باوتان لێبێ وا بڕیارە چەند ڕۆژێکی دیکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بەڕێوە بچێت گەرم و گوڕی بانگەشەی هەڵبژاردن تا دێت زیاترە بێت. پارتی لەم هەڵبژاردنە بڕیاری داوە کە بە لیستێکی سەربەخۆ بەشداری لە هەڵبژاردنەکان بکات و 30 کاندیدی هەیە. سەرۆکی لیستەکەی ماوسا حەسەن مەجیدە کە ئێستا بە خۆشحاڵیەوە لەگەڵی گفتوگۆکەم. ماوسا زۆر سپاس بۆ دەرفەتە. ینی بەڕێز سەرۆکی لیستی پارتی بەرنامە و پلانی چییە بۆم هەڵبژاردنە؟ بڵێ بەشک پارتی دیموکراتی کوردستان بە پلان و پرۆژەی تۆکمەوە گەڕاوەتەوە و پلانمان هەیە لە ڕێگای تیمێکی شارەزاوە پەنجەمان خستوتە سەر تەواوی خاڵەکان. ئێمە لەم شارە کۆمەڵی کێشەمان کێشەی زەویزاری کشت و کاڵیمان هەیە، کێشەی شەڕی تعریب و گۆڕینی دیموگرافیامان هەیە، دیموگرافیای شارەکە، شەڕی ناهاوسەنگی ئیداریمان هەیە، شەڕی ئەتوانم بڵێم خۆسەپاندنی لە تەرەفێک بەسەر تەرەفێکی ترا هەیە. بۆیە لە تەواوی سێکتەرەکان پرۆژە و بەرنامەمان هەیە بۆ خاڵ بە خاڵی ئەو ئاستەنگ و کێشانەی کە ئێستا لە شاری ئێمە ئەگوزارێ پەنجەمان بۆ تاک بە تاکی ئەو خاڵانە ئەو نوقسانیانەی کە لە شارەکە هەیە و ئەرکی ئەمە جێبەجێ بکەین. هەمومان خستۆتە ناو بەرنامەیەکی پڕ لە بەرنمەیەکی دەوڵەمەند و پڕ لە هەموو خاڵەکان کە بتوانین ئەو ئاستەنگانەی لە پێش شارەکەمانە بتوانین بیجێڕینەوە و لە ڕەچاوی تەواوی ئەوەش بکەین کە لیستی ئەمە لیستی 1970 لیستی یەکتر قبولکردن و پێکەوە ژیان. باشە ماوسا ئەمەی کایلی ئەم هەموو شەڕە قورس نییە بکرێت بۆ نەشەڕی تعریبە، شەڕی زەوی وزارە، گۆڕینی نەخشەی ئیداریە لە شارەکە، ئەمانە کۆمەڵێک شەڕن. ینی پارتیە توانێت لێ کات ئەم هەموو شەڕە بکات. ئێمە وەکو ئەرزی جەنابتم کرد، ئێمە ناکرێ بە پێ پلان بین و پلانشمان هەیە و پشت ئەستورین بە خەڵکی خۆمان، بە جەماوەری شارەکەمان، بەو دەنگدەرانەی کە لە ئایندەدا دەنگەدەن. بۆیە بەڵێ نەدەین تا دەنگی خەڵکی شارمان لەگەڵ بێ، دەنگی ئەوان ئەبێتە هێز بۆ ئێمە و هێزی ئێمەش ئەبێتە قەڵغانێ بۆ شارەکەمان لە چوارچێوەی یاسا و دەستورەکانە. ئەو یاسا و مافانەی کە جێگیر کراون بۆ کورد ئێمە شەڕی ئەو مافانە. باشە پێشبینیتان چییە بۆ بژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە تایبەت بۆ ڕێژەی دەنگەکانی پارتی؟ شکی تێدا نییە. ئێمە ئومێدمان بەرزە بۆ ئەوەی کە بتوانین لەم شارە دەنگی پێویست بەدەست بێنین و ئینشاڵڵای بێنن و چەند ڕۆژێ بەر لە ئێستا لە کەرنەڤاڵەکان لەکردنەوەی بارەگاکانە جەنابتان ئەوەتان بینی خەڵکی کەرکووک بە جۆش و خوڕەشەوە هاتنە پێشوازی. ئەتوانم ئەو پێشوازیەی کە لێمان کرا بووە مایەی دڵخۆشی بۆ ئێمە، زیاتر قەرزارباری خەڵکی شاری خۆمان بووین، زیاتر قەرزارباری خەڵکی شاری خۆمان بووین. چۆن توانیمان لە ڕۆژی یەکەمە لەگەڵ هاتنەوەی پارتی دیموکراتی کوردستانە ئێمە ئاسمانی کەرکووک بە ئاڵای پیرۆزی کوردستان شاد بکەینەوە، بەڵێ نەدەین هەنگاوەکانی تریش قۆناغ بە قۆناغ بیبین تا ئەو کاتەی بتوانین کەرکووک لە مەداری خۆی دەرچووە بیگەڕێنینەوە سەر مەدارە ئەسڵەکەی. منش ئەومە بەسمیانی بپرسم، ئێستا زیاتر لە 140 پۆست لە کورد وەرگیراوەتەوە لەم شارەوە. پارتی بەرنامە و پلانتان چییە بۆی بەلانی کەمە و پۆستانی کە لە کورد وەرگیراونەتەوە لە دوای 16 ئۆکتۆبەر کوردێک بچێتەوە پۆستەکەی خۆی وەرگرێ؟ ئێمە بە هەموو هێز و توانایەک شەڕی گەڕانەوەی ئەو پۆستانە ئەەکەین و هەروەها ئەو دەراویشتانەی پاش 16 ئۆکتۆبەر ڕەت دەکەینەوە و لە چوارچەوەی یاسا هەنگاوی بۆ ئەندین بۆ ئەوەی کە حەقی خۆمان چییە وەریگرینەوە و نەحەقی کەسمان ئەوێ و مەجاریشە دەین. باس لەو کرد کە دەرهاویشتەکانی پاش 16 ئۆکتۆبەر ڕەتەکەنەوە. یەکێ لەو دەراویشتانە ئەم پارێزگارەی کە ئێستا پارێزگاری سەرپێنراوی کەرکووک، ئەم پارێزگارە ئێوە هیچ گفتوگۆ و مامەڵەیەکتان هەیە لەگەڵی؟ ئێمە نەوەکو پارتی دیموکراتی کوردستان، نەوەکو لیستی 1970 بە هیچ شێوەیەک ئێمە هیچ تەماسێکمان لەگەڵ پارێزگاری خۆسەپێنی ئەم شارە نییە، نەکردومانە و نە لە ئایندەشدا دەیکەین. دانی پیانانە ئێمە تا ئێستا وەکو ئەرزی جەنابتم کرد پارێزگارێکی خۆسەپێنە و نەیتوانیوە ئێمە ئیرادمان لەسەر ڕابردووی کارەکانی هەبووە. بۆیە ئەوە وای کردووە کە ئێمە بە هیچ شێوەیەک
تعامل و نەتەماسمان لەگەڵیان نەبوو ناشبێ ماسا بکرێت بە کورتی وەڵام دەیت تۆ زۆر سپاس دەکەم اقتراحەکەی بۆی کە تورکمانێک پۆستی پارێزگاری کەرکووک وەرگێت لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان ئێوە لەم اقتراحیانی بەڵێ کاکە مەسائلی اقتراح بابەتێکە و مەسائلی دەنگی خەڵک بابەتێکە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هاتووینەتەوە بە پرۆژە و بەرنامەوە بە پلانی دروستەوە هاتووینەتەوە بۆی دەنگی زۆرینەی خەڵکی شاری خۆمان بەدەست بێنین و ئینشاڵڵا لە ئایندێشە بتوانین پارێزگارێکی شیاوی بۆ ئەو شارەدا بنین لە کورد بێ و هەوڵی ئەوەشە دەن لە نێو کووردە بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ و بتوانین ئەو کاتە ببینە چەترێک هەم بۆ کورد بۆ عەرەبە ڕەسەنەکانی شارەکە لەگەڵ ئەوەشا بۆ برا تورکمانەکان و تەواوی ئاین و ئاینزاکان و نەتەوەکانی ئەم شارە چونکە دروشمی لستی ئێمە پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردن ینی پارتی گەڕایە بۆ کەرکووک ئێستا بارەگای لەخی وەرگرتووەوە مارەسەی کاری حزبی خۆیەکە ینی پرسیارێکە زۆرەکرێت پارتی گەڕاوەتەوە دوای 6 ساڵ چی لە واقعی کەرکووک گۆڕاوە من لە پێشترا شارەتم بە جەنابەتدا لەو واقعە گۆڕاوە ئەتوانم بڵێم بەشێک لە ئیرادەی خەڵک گەڕاوەتەوە ئەتوانم ئەوە بە جەنابەت بڵێم هیچمان نەکرد بێ قۆناغی یەکەم ئەوە بووە ئێمە ئاسمانی کەرکووکمان ئاشنا کردەوە بە ئاڵای پیرۆزی کوردستان ئەوە یەکێک لە هەنگاوەکانمان بووە و معلومی جەنابتانە لە چەند ڕۆژێکی داهاتوویشە لیوای بیستکە لیوایەکی مشتەرەکە لە کورد و لە عەرەب و نەتەوەکانی شار پێک دێ بۆ پاراستنی حدودەکانی کەرکووک ئەوانش دەست بەکارە بن و بۆ ئەوەی کە بتوانین هەنگاو بە هەنگاو ئەو پلان و بەرنامانەی هەمانە جێبەجێ بکەین. باشە ماوەسا تۆ سەرۆکی لیستی پارتیت بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمە کۆتا پرسیارمە لە بەڕێستێکم بەڵێنی چی بە خەڵکیەدی بەڵێنی ئێمە بۆ خەڵک ئەوەیە لە دوو خاڵاڵێم بەڵێنی ئێمە ئەوەیە بتوانین خزمەتکارێکی باشی خاک و خەڵکەکەمان بین بە تەواوی نەتەوە و چین و توێژەکانەوە بتوانین خزمەتیان بکەین و بەڵێنی ئەوەشە دەین لە پێش هەمویان بەڵێن بە خانەوادەی شەهیدانە دەین بەڵێن بە خانەوادەی شەهیدەکانمانە دەین چونکە هەموو ئێمە بە حیاتی خۆمان قەرزارین بەوان پێی پیرۆزی خانەوادەی شەهیدەکان لە هەر شوێنێ بێ سەری ئێمە لەوێ بێ. زۆر سپاس بە ماوەسا حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەری ئەم گفتوگۆیە بوون.